برزەکان السلام عليكم ورحمة الله وبركاته. دیارە ئەم ئێوارەی خۆشحاڵ بووم بە خزمەت جەنابتان گەیشتووم. ئەم ئێوارە کۆڕا خۆی تەعالا پاداشتی خێری ئێوە باتەوە کە لە دوور نزیکەوە هاتوون تەشریفتان هێناوە بۆی کەوا هەموو لایەکمان سوودی وەربگرین لە دەقەکانی قورئان و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسەلام. دیارە خۆی گەورە فەرمی وەفی ئەنفوسیکم ئەفەلا توبسیڕون. ئینسان هەموو کاتێک کە سەیری ئەندامەکانی لاشەی خۆی بکات ئینجا بیری ئەکەوێتەوە کە ئەم ئینسانە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا چۆن دروستی کردووە. ئەگەر ئینسان ئاگای لە نیعمەتەکان هەبێت وەڵڵاهی بەردەوام شوکری خوا ئەکات، سوپاسی خوا ئەکات، بە ئاسانی زەفەر ناگەیەنێکەوە تاوان و گوناه بکات. بەڵام ئینسان ئەگەر هات و نیعمەتەکانی خوای پەروەردگاری لەبیر کرد و ئاگای لێ نەبوو باسی نەکرد بەبێ گومان تاوان و گوناه کۆنتڕۆڵی ئەکات. وإن تعودوا نعمة الله لا تحصوها. زۆر جا گوێمان لەم ئایەتە ئەبێت بەڵام جای وایە زووترش لەبیرمان ئەچێتەوە. بەڵام هەموو کاتێک ئەندامەکانمان لەو کاتانەی کەوا بەکاری دێنی با لەبیرمان نەچێتەوە. هەتاکو ئەو کاتێکەوە تامی سوێری و تاڵی و شیرینی لە ناو دەم تا نەگۆڕا قەدی تام نازانی. تا ئەو کاتانەیکەوە ناڕەحەتی و ئازار و ئەشکەنجە لاشەتی نەگرت قەدر و بەهای خەوتن نازانی. تا ئەو کاتێکەوە چاوەکان کز نەبێت و چاوێلکە هەڵ نەگری نازانی کەوە ئەم چاوە چی نیعمەتێکە. دیارە خۆی گەورە فەرمی ئەلەم نەجعل له عەینەین وەلیسانە وەشەفەتەین وهەدەیناه النەجدەین. دیارە خۆی گەورە بەبیرمان دێنێتەوە فەرمی ئایا دوو چاوم پێ نەداون؟ بەڵێ ئەی پەروەردگار پێ داوین. ئایا زمانێک و دوو لێوم پێ نەداون؟ بەڵێ پێ داوین. وهەدەیناه النەجدەین. ئایا ڕێنمایی نەکردوم بۆ یەکەوە چاک و خراپ 100 گرام گران 100 گرام لێکتی بکەنەوە؟ بەڵێ خۆی پێ داوین. کەواتە وهەدەیناه النەجدەین هەندێک لە عولەما فەرمی ئەو کاتێکەوە تۆ لەدایک ئەبی ئەگەر خوای پەروەردگار ڕەحم نەکات و یارمەتیت نەدات ناتوانی گۆی مەمکی دایکت بمژی تا شیرەکە بخۆیت. ئەگەر لەو کاتەیە تۆ شیر نەخۆی دەبێت هەر بگریت، هەر گریای لە کۆتاییە ژیانی کۆتایی پێدێت. بۆیە نیعمەتی ئەندامەکانمان با قەت لەبیر نەکەین، با هەموو کاتێ باسی کەین، نەوەکو هەر بۆ خۆمان بەڵکو بۆ منداڵەکانمان بۆ دەور و پشتمان بڵێ ڕۆڵە گیان ئەو نیعمەتەی چاو ئێستا بەکاری مێنە لە فڵان تاون و لە فڵان گوناها. ڕۆڵە خوای پەروەردگار دوو پێی گەنجی جوانی پێداوی مەچۆ بۆ فڵان جێگا و فڵان جێگا، کافتریا و چایخان و فڵان جێگا ئەمانە خراپە. ڕۆڵە گیان بەم زمانە توخوا لەسەر مەجلیسی ئێمە لە دانیشتنی ئێمەدا با غەیبەت نەکرێ. بە هەموو کاتێک ئەم نیعمەتانەی خوای پەروەردگار تەماشای بکەین بە جوانترین شێوە. یەکێک لەو تاوانانەیکەوە ئەکرێت بە ئەندامەکانی لاشەمان پێی ئەوە تێ نەزەری حەرام. وە پێویستەکە ئێمە خۆمان پارێزین لە چی لە نەزەری حەرام. تەماشانەکردنی نەزەری حەرام چەندان سوودی هەیە بۆ مرۆڤی موسڵمان. یەکەمیان سەرەتا فەرمانی خوایە قل للمؤمنین یغضوا من ئەبصارهم. خی گەورە فەرمی ئەی محەممەد عەلەیهی السەلات وەسەلام فەرمانیان پێ بکە کەوا چاوەکانیان بگرنەوە لە نەزەری حەرام. بە کێڕێ؟ بە تۆ. فەرمانی کێیە؟ ئەڵڵا سوبحانەهو وتەعالا. یەکێ لە هاوڵان وتی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسەلام ئەگەر ئافەتێک هاتە بەرچاوم چی بکەم؟ ئەڵێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عەلەیهی وەسەلەم چاوت لا بدە. فەرمووی چاوت لا بدە، ناتوانێت چاو دابخەی، بەڵام وتی سەرنج مەدە بەم لاولایە بە دوایە بگەڕێ. بەڵام ئێمە جای وایە حتا هەواڵەکانتەوە بێ بجوانترین شێوە سەیری یەکەین، حتا بەرنامەکانتەوە بێ بجوانترین شێوە سەیری یەکەین. بۆچی؟ بزانین وڵات تام و چێژی چییە، بزانین ڕەنگی چۆنە، بزانین قسەی خۆشمان بووەکە، بزانین هەواڵی باشمان پێگەێنێ. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسەلام بەم سەحابەی فەرمووت چاوت دابخە، چاوت لا بدە. بۆچی؟ بۆی کەوا سەیری چێ نەکەی؟ سەیری ئەو کەسە نەکەیت. و نەزەری حەرام بەڵکو قەدەغە کراوە لەسەر هەموو پێغەمبەرانی خوا عەلەیهی السەلات وەسەلام. کاتێک پێغەمبەر موسا پێغەمبەر
موسى عليه الصلاة والسلام چوو بۆ مەدیان لەوێ یەکێ لەو کچانەی کەوا بینی دوای گەڕایەوە بۆ لای باوکی فەرمی باوە گیان پیاوێکێ بوو نایکی بە شوانی مەڕەکان فەرمی بۆ فەرمی وەڵڵی پیاوێکی زۆر ئەمینە وەتی بەچی ئەزانی ئەمینە فەرمی کاتێک کە منی بینی سەی داخست کاتێک کە ویستی ڕێگای پێنیشاندەم فەرمی نە لە پێشمەوە بڕۆ نە لە پاش لە تەنیشمەوە بڕۆ بەڵکو لە پاشمەوە بڕۆ بۆچی بۆی کەوا ئەگەر هاتووە ڕێگام هەڵە کرد بەردێ تێبگرە بۆی کەوا ڕێگان هەڵە نەکەم بۆیە پێغەمبەر موسى عليه الصلاة والسلام بەو شێوەیە بوو بە شوانی مەڕی ئەو ماڵە چونکە لەکوێوە دەستی پێکرد لە بینینی ئافرەتێکەوە دەستی پێکرد کەوا ئەم ئافرەتەی زانی کەوا ئەمە پیاوێکی ئەمینە کەواتە ئەو کەسەی کەوا نەزەری حرامە کاتوسەی ناموسی موسڵمانانەکە ئەمین نییە بەڵکو بە ئەمین نابێ ئەژمار بکرێ بەڵکو بە خاین ئەژمار ئەکرێ سوفیانی ثەوری ئەفەرمێ کاتێک لە نوێژی جەژنیانەکە دیارە ئافەت و پیا و تێکەڵە بوو لە موسەلایە ئەڵێ فەرمووی ئەوەل ما نەبدەء به يومنا هذا غض أبصارنا فەرمی یەکەم کاری ئێمە لە دوای نوێژی جەژنەوە چییە ئەوەی کەوا چاوەکانمان دابخەین واتە ئەی پیاوان سەی ئافەتان مەکەن ئەی ئافەتان سەی پیاوان مەکەن یەکێ لە پیاوچاکان کە خوتەیمی کوڕی ڕوبەی بوو ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ لە ڕۆژی جەژنە کاتێکە ئەگەڕایەوە بوو ماڵەوە ئەوەندە سەری نمی ئەنشت و چاوی دائەخست و سەری شۆڕ ئەکردەوە تا خەڵکی وای ئەزانیکەوە ئەم پیاوە کە کوێرە چاوی نابینێت ئەفەرمێ ئەوەندە خۆی ئەپارە دەچی نەزەری حەرام بۆیە نەزەری حەرام نەکەی نیشانی شەرم و حەیایە ابن عباس ئەفەرمێ الحەیاء في عینین ئەفەرمێ شەرم و حەیا لە هەردوو چاوەکاندایە کەواتە هەر کەسێکیش بەردەوام نەزەری کرد بە دوای نەزەرا گەڕا بزانێکەوە شەرم و حەیا لەو چاوەیە نەماوە پێغەمبەری خوش ئەفەرمێ عليه الصلاة والسلام الحياء والإيمان قرنا جميعا ئەفەرمێ حەیا لەگەڵ ئیمانە کۆکراوەتەوە هەر کاتێکە حەیا نەما ئیمان نامێنێ هەر کاتێکش کە ئیمان نەما حەیا نامێنێت حەیاش لەکوێدایە حەیا لە چاودایە بەڵکو پێغەمبەری خوش ئەفەرمێ عليه الصلاة والسلام خلق الإسلام الحياء ئیسلامی هەمووی کۆ کردەتەوە لە چی لێ کەلیمەیەکە ئەفەرمێ ئەویش چییە الحەیایە بۆیە حەیاش لەکوێدایە وتمان لە چاودایە تەماشا نەکردی نامەحرام خۆشەویستی خوات بۆ بەدەستدێنێت جل جلاله ئیمامی مجاهید ئەفەرمێ غض البصر عن محارم الله يورث محبة الله ئەفەرمێ ئەو کەسەی کەوا چاوی بگرێتەوە لە نەزەری حەرام دڵنیا بە خۆشەویستی خوا بەدەستدێنێت بۆ خوای هیچ نیعمەتێکیش لەوە گەورەتر نییە کە خوای گەورە سبحانه وتعالى ئێمە خۆش بێت تەماشا نەکردنی نامەحرام واد لێکا کەوا دڵت پاک بێت هو ئەزکا لەکم واد لێکا کەوا ئەطهەڕ لقلوبکم وقلوبهن ئەبێتە مای پاشەتی بۆ پیاوان و هەروە دەبێتە مای پاشەتی بۆ چێ بۆ ئافرەتان ئەو کەسەی کەوا نەزەر نەکات بە بێگومان سەرکەوتووە قەد ئەفلەح من تەزەکا بە تەئکید سەرکەوتووە ناخی پاکە چاوی پاکە ئەو خۆسی کەسەی خۆی پارێزێت لە چی لە حرام و لە تاوان و لە گوناه بۆیە فەرمی ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێ بێت فەرموویەتی ئەوەی کەوا چای نەپارێزێت بەخوا دینیشی ناپارێزێت دینیشی ناپارێزێت چۆ وتمان خلق الئیسلامی الحەیا ئیسلامی کۆ کردەوە لە چی لێ کەلیمەیەکە کە ئەفەرمێ ئەویش چییە ئەویش حەیایە ئەو کەسەی کەوا خۆی ناپارێزێت لە نەزەر بدڵنیایەوە دڵی پاک نییە ناخی پاک نییە ابن تيمية أفرمي النظر داعية إلى فساد القلب أفرمي نظري حرام داعية وتبان تكابوشي بوي كوا ضل ليخن بيت هر كاتيكش كضل ليخن بو ضل تاواني تدابو ضل الرج بو همو لا شرش أبيت تاوان بار أبيت فإذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله أجد ضل باش بيه همو لاشا باش بيه أجد ضلش خراب بيه همو لاشا خراب أبيه تماشا نكدني نامحرم واد ليدكا سود لتساوي ببينيد لدستي ندي
أفهم إمام ابن جوزي رحمة الله إخوائي بفهم بصرك نعمة فلا تعصي الله به أفهم تشاوكت نعمة إخوايا بكاري مهن التي نتاونوا لقناه والله حتى آزاري بينقات حتى بيناي كم نبيتوا حتى تشاوكنا كي تشاوت نازاني أم نعمة إخوة چن گرنگا چن پیروزا چن بريزا چن قوريا پیغمبر إخوة فرمي عليه الصلاة والسلام إذا ابتليت عبدي بحبيبتيه فصبر عوضته منهما الجنة أفهم إخوة پروردگار سبحانه وتعالى بندي تاخي كاتو بچي بلد ازداني دو خوش ويستكي كاتك آرامي قرد پاداشي هشتغني إلا بهش نبيت بس بلد ازداني چاوت وآرام بقري لسر أو مصيبتي لدزاني چاوا أفهم إخوة قول سبحانه وتعالى بهشتت بأجمار أكات